ئێمە ویسمان سەردانی دێهاتە ڕووخاوەکان بکەین و لەگەڵ قوربانیانی ئەم جەنگە باخابین کە سەرەتا گەیشتینە هەولێر دامەزراوەکانی پارتی دیموکراتی کوردستان ڕێگریان لە نوێنەرەتەکەمان کرد و لەسەر پێخستنی دیالۆگ لە نێوان زۆرینەی بڕیاردەرە سیاسەکانی باشووری کوردستان ئەو ڕێکخراوانە کە پلانمان هەبوو سەردانیان بکەین ترسێنرا بوون بەوەی کە لە کۆبوونەوەکانیان لەگەڵ ئێمەدا بکشێنەوە بەشێکی زۆری نوێنەرەتەکەمان نەیتوانی بگەنە کوردستان 50 کەسیان گەڕێنرایەنەوە تا دیپۆرتکرانەوە وڵاتەکانی خۆیان و 27 کەسی تریش ڕێگریان لێکرا لە فڕۆکەخانەی دۆسڵدۆف لە وڵاتی ئەڵمانیا بۆ هاتین بۆ کوردستان ئەم ڕێگریانە سیاسین و هیچ بنەمایەکی یاساییان نییە دووشەممە پاش ڕاگەیاندنی دەستپێشخەری بەرگری لە کوردستان دژی داگیرکاری و ژێردەسەکردنی کوردستان ئێمە ڕێگریمان لێکرا لە سەردانیکردنی بنکەی سەرەکی نەتەوە یەکگرتووەکان لە هەولێر و لەلایەن هێزەکانی ئاسایشەوە کە لە بەردەم وتێلەکەماندا جێگیر کرابوون گێچەڵمان پێکرا ئێمە بە سەختی دانەی ئەم کردەوە نایاسایانە و سەرکوتکردنە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە دەکەین ئێمە هاتین بۆ کوردستان هیواخواز بوون کە وەکو میوان پێشوازیمان لێ بکرێت بەڵام وەکو تاوانبار مامەڵەمان لەگەڵدا کرا